ساڵتان لەبێ بەڕێزان، زۆر سپاس بۆ ڕێکخراوی ئاگا بۆ ڕاگەاندنی هەڵمەتی لە گەنجەوە بۆ گەنج، و سپاس بۆ کاک عەبدولباری یوسف بۆ باکێشکردن بۆ بەشداریکردن لەو هەڵمەتە. بەڕێزان، من بە کورتی دەمەوێ باسێکی گرنگ بکەم کە ڕەنگە زۆری نەمان پێویستمان پێبێت، ئەویش چۆنێتی گۆڕینی بربەست و تەحەدیەکانە بۆ دەرفەت و سوودوەرگرتن لێیە. ئەم بابەتایەکێکە لە بابەتانی کە زۆرینەی زانانی بواری پەرەپێدانی توانەکان قسان لەسەر کردووە. ئێمە نمونەی وڵاتی قەتەرمانەیە کە وڵاتە دواوەی کە لەولایەن وڵاتانی دەوروبەری قەیرانێکی قوڵی خراسەر وە گەمارۆدرا بۆیکەوە شکستی پێبێنن، بەڵام ئەو وڵاتە بە پلانێکی بەهێزتر ڕوبەڕووی قەیران و بربەستەکان و ئاڵنگاریەکانی بەردەمی بۆەوە توانی وڵاتەکە لە پێش قەیرانەکە بەهێزتر بکات کە بڵێن ئامانج لێ خستنە سەری قەیرانەکە بۆی کە شکستی پێبێنن. ئەو بابەتە دەکرێت بۆ ئینسانیش بە هەمان شێوە مرۆڤیش ئەو بربەست و قەیرانانی کە دێنە بەردەمی کە ڕەنگە ئەگەر بە ئاسانی بەسەری تێپەڕێت بێهێزی بکات و شکستی پێبێنێت، بەڵام ئەگەر بە پلانەوە ڕوبەڕوو بینەوە دەکرێت بیکەینە دەرفەتی گەورەوە سوودیان لێت بینن. زانای بواری فیزیا فارەدەیەکێک لەو نمونە سەرکەوتوانێکە لەلایەن مامۆستایان و ئەوانەی کە لە قوتابخانە لەگەڵی بوون بڵێن زۆر شاری خراسەرەوە دوجار لە قوتابخانە دەرکرا، بەڵام ئەو بۆ یەکێک لە زانە گەورەکانی بواری فیزیاکە بنەمای زۆرێک لەو ئامێرانەی داڕشکە ئێمە ئێستا ڕۆژانە بەکاری دێنین. بۆیە هەرێک لە ئێمە دەتوانین لەو دۆخەی کە ئێستا تێدان بەوەی بڵاوبوونەوەی ڤایرۆسەوە کە هەمومان کەوتوینێتەوە ماڵەکانی خۆمان ناتوانین ڕۆژانی ئاسایی چالاکی بنوێنین، دەکرێت ئەو دۆخە ئەو بربەستێک کە دروست بۆ ئێمە بیگۆڕین بۆ دەرفەتێک بۆ پێداچوونەوە بۆی کە ئەو توانانی کە ئێمە تاکوسەنە لە خۆمانەمان دۆزیوێتەوە بیان دۆزینەوە و بە کارەکانماندا بچینەوە. هەرێکەمان لەو بارێکە شارەزاییمان لێیان یاخود حەزمان لێ بەرە بەتوانەکانی خۆمان بدەین، ئەوە دوجار ئەو بربەست و ئەو کێشەیە کە ڕووی داوە دەگۆڕێت بۆ دەرفەتێکی گەورەوا دەکات ئێمە لە دوای کۆتایی هاتنی ئەو دۆخە ئینشاڵڵا بە سەلامەت تێدەپەڕین، کەسێکی تربین وە ئەو ماوەیە ببێتە دەرفەتێکی چاک بۆ خۆبەهێزکردن. هیوای سەلامەتیتان بۆ دەخوازم و بۆ درێژەدان بەو هەڵمەتە بانکەشتی هەرێک لە کاکە عەبدولباری ساڵح دەکەم، وەروەها خاتون ماریا کەمال کە دوو گەنجی چالاکن بۆی کە بەشداری ئەو هەڵمەتە بکەن و درێژەی پێ بدەن، و بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک زۆر سوپاس.